هێزی نوێژ بۆ ئەوەی بەخواستی خوددا بژین پێویستە نوێژ لە پێناوی یەکتردا بکەین بە تایبەتی بۆ ئەو کەسانەی کە لە ژیاندا ڕوبەڕووی تەحەدای سەخت دەبنەوە. دەبینین بنەمای نوێژکردن لە زۆر شوێنی پەیامی پیرۆزدا ڕوونە بۆمان. لە پەیمانی کۆندا جەختکردنەوە لەسەر هێزی نوێژ دەبینین، وەک لە ژیانی نەحەمیا و ژیانی دانیێلدا بینیومانە، هەروەها لە ژیانی پێغەمبەرانی دیکەش کە ئەزموونی وەڵامدانەوەی خودایان بە نوێژ کردەوە. پۆلس باوەڕی بە هێزی نوێژ هەبوو. هەر بۆیە لە کاتێکدا نامەکەی بۆ خەڵکی ڕۆما تەواو دەکات، داوا لە خوشک و برایان دەکات نوێژی لە پێناو بکەن. ئەم قسانە لە ڕۆما بەشی 15 ئاەتی 30 بۆ 32 دەخوێنینەوە کە دەڵێت: ئێستاش ئەی خوشک و برایان، لێتان دەپاڕێمەوە لەبەر عیسای مەسیحی خاوەنشکۆ و بە خۆشەویستی ڕۆحی پیرۆز لەگەڵم تێبکۆشن لە نوێژەکان بۆ خوددا لە پێناوی من. ئەمە تەنها داواکاریکی ئاسایی نییە، بەڵام نوێژێک بە توێکۆشانەوە. ئەوەی کە پۆلس لێرەدا دەیڵێدەوەیە پێویستم بە نوێژەکانی ئێوەیە. من لەژێر چەوسانەوەدام و ڕوبەڕووی دژایەتێکی کەورە دەبمەوە کە بەرامبەر بە بانگەشەی ئینجیل لە کۆرنسۆس دەکرێت. لە کاتی نووسینی نامەکەدا لە ڕۆمیەکان کە لە کۆرنسۆس بوو ئەمەی نووسیوە. ئەو دەیزانی کە کۆتایی سێیەم گەشتی و مزگەێنیدانی خۆی دەهێنێت و دەگەڕێتەوە بۆ ئۆرشەلیم. هەروەها زۆر هۆشداری پێدەگەیشت کە ڕوبەڕووی چەوسانەوەیەکی تون دەبێتەوە لە ئۆرشەلیم. و بەڕاستی ئەمە ڕوویدا. ئەو کەسێکی زۆر واقعیە. دەزانێت چی بەسەر دێت و داوای لێکردن بە نوێژ پێشتیوانی لێ بکەن. هەروەها داواکاری نوێژی دیاریکراوتری بووە. دەڵێت تاکو لە دەست بێباوەڕانی یەهودیان ڕزگار بم، هەروەها تاکو خزمەتەکەم بۆ ئۆرشەلیم لە لای گەلی پیرۆزی خوددا پەسەندکراو بێت، بۆ ئەوەی بەخواستی خوددا بە دڵشادیەوە بێمەلاتان و لەگەڵدان پشوو بدەم. خودای ئاشتی لەگەڵ هەمووتان بێت. ئامین. بەڕاستی جارێکی تر چووە ڕۆما، بەڵام ئەم جارەیان ئازاد نەبوو و نەیتوانی بچێتە سەردانی ئیماندارانی ئەوێ بکات. زیندانی کرا. هەندێکیان لە کاتێکدا کە لە زینداندا بوون ئەم خانووی کە بەکرێ گیرابوو سەردانیان دەکرد، بەڵام دواتر لە زیندانێکدا زیندانی کراو کە لە کۆتاییشدا لەلایەن نێرۆنەوە سەری پەڕێنرا. بەڵام ئەوەی کە لە نوێژەکانیدا تێبینی دەکەین ئەوەیە کە نهێنیکی سەیر هەیە. ئەوە دەخوێنینەوە کە کەسێک بە ناوی دێک ئینستمان سەبارەت بە نوێژ نووسیوێتی. ئەو دەڵێت کردەی نوێژکردنی سادە بە شێوەیەکی دیاریکراو خودای سەروەر و مرۆڤێکی دیاریکراو پێکەوە دەبەستێتەوە. کاتێک مرۆڤ نوێژ دەکات، خوددا وەڵامی دەداتەوە. بارودۆخە سەختەکان دەگۆڕدرێن، پەرجووەکان ڕوو دەدەن، کاتێکیش ڕوو دەکرێتەوە دەرگاکان دەکرێنەوە. چۆن ئەم بیرۆکەی ڕوون بکەینەوە؟ خودای سەروەر کە هەموو شتێک دەزانێت چۆن وەڵامی نوێژەکان دەداتەوە. ئێمە دەزانین کە نوێژ ڕەهەندێکی مرۆیی هەیە. یاقوب لە نامەکەیدا باسی ئەم ڕەهەندە دەکات. لە یاقوبی 4 ئاەتی 2-3 کە پێمان دەڵێت نیتانە چونکە لە خوددا داوا ناکەن، واتە پێویستە داوا بکەن بۆ ئەوەی نوێژەکانمان وەڵام بدرێتەوە هەمان بێت. کاتێک داوا دەکەن وەری ئەگرن، چونکە پاڵنەری خراپ داوا دەکەن تاکو ئارەزووکانتان خۆتانی پێتێر بکەن. لە بابەتی نوێژدا ڕەهەندێکی مرۆیی هەیە. کەسانێکن بە پاڵنەرێکی هەڵەوە نوێژ دەکەن. خودداش لە نوێژەکاندا وەڵامی داواکاریەکانیان ناداتەوە. نوێژ ڕەهەندێکی مرۆیی هەیە، بەڵام بەستنەوەی ئەم ڕەهەندە بە سەروەری خودداوە زۆر قورسە بۆ ئێمە کە تێی بگەین. پۆلس پێی وابوو کە نوێژ جیاوازی دروست دەکات. ئەو دان بە گەورەی و سەروەری و دەسەڵاتی خوددادا دەنێت و خوددا بە دەسەڵاتە. ئەمەمان لە نامەکەی پۆلس بۆ ڕۆمیەکان لە بەشی 9 ئاەتی 10-11 بۆ دەرەکەوێت. بەڵام پۆلس باوەڕیشی بە بەرپرسیارەتی مرۆڤ هەیە لە نوێژدا و بەوەش کە نوێژ جیاوازی دروست دەکات، پێویستە لە نوێژەکانماندا دیاریکراو بین. پرسیارەکانمان بۆ تێفکرین و جێبەجێکردن لێرەدا ئەمەیە: چەمکی نوێژکردن لە پێناو یەکتریندا چۆن بەسەر جۆرە جیاوازەکانی نەخۆشیدا جێبەجێ بێت. ئەمە خاڵێکە کە زۆرێک لە باوەڕداران سەریان لێ شێواوە. ئەمەش لەبەرەوەیە کە ئەوان بەرکەوتەی پەروەردەیەکن کە لەگەڵ خواستی خوددادا ناگونجێت. هیچ ئاەتێکی پەرتووکی پیرۆز نییە کە بڵێت مادام نوێژمان کرد پێویستە لە ناخۆشیە و جەستەیەکانمانەوە چاک ببینەوە. چونکە ئەگەر ئەوە ڕاست بووایە هەرگیز نامردین و ژیان بۆ هەمیشە بەردەوام دەبوو. ئێمە بۆ مردن لەدایک بووین، دەمرین چونکە جەستەمان تێک دەچێت. هەندێک کات تێکچوون سەخت دەبێت، هەندێک جار بە تەواوی لەژێر کۆنتترۆڵی ئێمە دەردەچێت، بەڵام ئێمە بۆ مردن لەدایک دەبین. بەڵام پێویستیمان بە نوێژی شەیە. بۆ نمونە دەخوێنینەوە کە پۆلس نوێژی بۆ نەخۆشیە کردووە کە بەدەستیەوە دەیناڵان. لە 2 کۆرنسۆسدا لەسەری دەخوێنینەوە، بەڵام نازانین کێشەکە جەستەییە یان دەرونی یان عەقلیە. لەوە نازانین. هەندێک کەس پێیان وایە کە کێشەیەکی گەورەی لە بینایی چاویدا هەبووە.
هەر بۆیەش زۆر جار لە نامەکانیدا دەیگوت سیر بکەن ئەم پیتانە کە بەدەستی خۆم نووسی و من چەندە گەورن. هەروەها لەمە کاتێکیش ڕوو دەدا کە ئەو نامانەی واژۆ دەکرد وا کەسانی دیکە بۆیان نووسی بووە بە پیتی گەورە دەینووسی چونکە بینایی لاواز بوو. هەندێک پێیان وایە ئەو کاتێک کە لە ئیسترا ڕەجم کرا و خەریک بوو بمرێت بینایەکەی کاریگەری لەسەر خراپ بوو و تێک چووە. بەڵام نوێژەکەی داواکاریەکی بووە کە لە خوددا کە شیفای بدات. ئایا دەزانن وەڵامی خوددا چی بوو؟ نەخێر. وتی 3 جار نوێژ بکات بۆ ئەوەی شفا بدرێت، بەڵام وەڵامی خوددا ئەوە بوو نعمەتی منت بەسە چونکە هێزی من لە لاوازیدا تەواو دەبێت. ئەمە هەمانەو کەسێک کە خوددا بەکاری هێنا بۆ چاکردنەوەی مرۆڤەکانی تر. ئەمەش واتە شیفا هەمیشە خواستی خوددا نییە بۆ ئەو کەسێک کە نوێژی بۆ دەکەین، بەڵام نعمەت هەمیشە خواستی خوددایە بۆ هەموو کەسێک کە نوێژ دەکات. جا هەر کێشەیەک بێت کە ئێمە نوێژی بۆ دەکەین، هەر نەخۆشیە کە نوێژی لە پێناو دەکەین دەتوانین نوێژی لە پێناو نعمەتێ بکەین کە هاوشانی کەسەکە بێت. هەروەها بەڵێنی خوددا ئەوەیە کە بە دڵنیاییەوە بە ئێمە نعمەت دەدات. کەسانێک دەبینی کە بارودۆخێکی زۆر سەخت تێدەپەڕێنن و دەپرسن هەموو ئەمانە چۆن ڕوو دەدەن. ئەگەر لەوەشدا کە لە ناوەندی ئەو دۆخەدا نعمەتێکی سەرسوڕهێنەر دەبینن نایخۆزنەوە. ئێمە هەست بۆ نعمەتە ناکەین، بەڵام هەندێک کەسان هەستی پێ دەکەن چونکە بە تایبەتی بۆیان دێت و بەهۆی ئەو بارودۆخەی کە تێیدا تێپەڕیون. ئەمە بەڵێنێکی ناوازەیە بۆمان، بەڵێنی نعمەت. بەڵێ پێویستە دوعا بۆ نەخۆشەکان بکەین چونکە یاقوب پێشنیاری ئەمەی بۆ کردوین. بەشێکی زۆر بەهێزی نامەی یاقوب دەخوێنینەوە کە بۆ هەموو جوولەکە ئیماندارەکان لە پەراکەندەکراون لە دنیادا باسی کردووە کە لە سەرانسەری ئیمپراتۆریەتی ڕۆمادا بڵاو ببوونەوە و تووشی چەوسانەوەیەکی تند و سەخت و زۆر ببوون. یاقوب ئەم قسانەی پێوتن لە بەشی 5 لە ئاەتەکانی 13 بۆ 16 لێرەدا 3 وشەی بۆتان بەکاردەهێنین کە گوزارش لە نەخۆشی دەکەن و زۆر جاریش گوزارش لە ناڕەحەتی یان فشاری دەرونی. ئەم وشانە بە نەخۆشیەوە بە هەموو جۆرەکانیەوە دەگرنەوە. کامەتان ناخۆشی هەیە با نوێش بکات، کەس دڵ نەخۆشە با بە گۆرانی ستایش بکات. کامەتان نەخۆشە با پیرانی کلیسا بانگ بکات بۆ ئەوەی نوێژی لەسەر بکەن و بە ناوی ئیسای خاوەنشکۆوە چاوری بکەن بۆ ئەوەی کە نوێژەکەی بە باوەڕەوە دەکرێت نەخۆش چاک دەکاتەوە و ئیسای خاوەنشکۆ هەڵی دەستێنێتەوە. ئەگەر گوناهێکیشی کردبێت دەبەخشرێت. هەندێک نەخۆشی هەن کە لە ئەنجامی گوناهەوە دێنە دەرەوە، هەمووی نا بەڵکو هەندێکیان. بۆیە بە یەکتری دان بۆ گوناهەکانتان دابنین، نوێژ بۆ یەکتر بکەن تاکو چاک ببنەوە. نوێژی کەسی ڕاست و دروست زۆر بەهێز و کاریگەرە. لە کاتی نوێژکردندا پێویستە باوەڕمان بەوە هەبێت کە خوددا دەتوانێت هەرچی بێوێت بیکات. نەخۆشیەکە هەرچیەک بێت خوددایە، بەڵام پێویستە بە پێخواستی خوددا نوێژ بکەین. با بگەڕێنەوە بۆ ئەوەی کە یوحەنا لە یەکەم نامەکەیدا لە بەشی 5 نووسیوێتی. ئەمەش ئەو متمانەیە کە بەومان هەیە. ئەگەر بە گوێرەی ویستی ئەو داوای هەر شتێ بکەین گوێمان لێ دەگرێت. ئەگەر بزانین هەرچیەک داوا بکەین گوێمان لێ دەگرێت ئەوا دەزانین ئەوەی لە ئەومان داوا کردووە هەمانە. ئێمە خواستی خوددا نازانین سەبارەت بۆ کەسانی کە نوێژیان بۆ دەکەین. ئایا خواستی خوددا ئەوەی ئەو کەسە چاک بێتەوە یان نە؟ بەڵام ئەمە ئەوەی دەیزانین ئەوەیە کە خوددایە و دەتوانێت هەرچی بێوێت بیکات. تۆ نازانیت چی دەبێت، بەڵام ڕاستپاردەکە بۆ ئێمەیە کە نوێژ بکەین. خودای گوێی لە نوێژەکانمانە. کاتێ نوێژ دەکەین هەمیشە دەڵێن پەروەردگار با خواستی تۆ جێبەجێ بێت. بەڵام ئەو شتێک کە دەتوانین نوێژی بۆ بکەین و متمانەمان پێ هەبێت هەمیشە وەڵام دەدرێتەوە و نوێژەکە لە پێناو نعمەتێک بێت کە هاوشانی ئەو کەسە بێت کە نوێژی بۆ دەکەین. من هەمیشە بە خواستی خوددا ڕزگار دەبم. ئەو نعمەتە بە هەموو کەسێک بە باز و بە ئازار و ماندوو و نەخۆش بەخشراوە. بۆلس خۆی ئەم نعمەتەی ئەزمون کردووە. کاتێک خوددا پێیوت نعمەتی من بەسە بۆ تۆ، پێویستە بە جددی ڕاستپارەکە وەربگرین. دەبێت نوێژ بکەین. نوێژ هێزی هەیە و پێویستە درک بە هێزەکەی بکەین. باجارێکی تر بنەماکانمان دووبارە بکەینەوە و پێی بژین. بۆ ئەوەی بە خواستی خوددا بژین پێویستە نوێژ لە پێناوی یەکتردا بکەین، بە تایبەتی بۆ ئەو کەسانێک کە لە ژیانیاندا ڕوبەڕووی تەحەدای سەخت دەبنەوە.